مەسەلەی شنگار بەڵێ بووە قوربانی کە چۆن ئێستا پێش ئێستا بووە قوربانی و قەت و عامی خەڵکی ئێزدی کرا جینۆساید ئەنجام درا لە شنگار ئێستاش هەر ینی ئەو مەترسیە ماوایە بۆ خەڵکەکە کە جارێکی تر تووشی گرفت بن تووشی مشکلە و کوشتن بن ینی شەڕ لەوێ ئێستا ناکۆکی خۆتەزانی مەسلەی حەشد شعبی و هەرێمی کوردستان خەتێک دەڕاوەوە ناکۆکیە و لەلایەنی ترەوەش لای یەپەژە و ئەوانەی کە سەر بە حەزبە کورسانەکان بە تایبەت پارتی لەو دەبەرەیە ینی ناکۆکی نەیانتوانیە پێکەوە دابنیشن چۆن گرفتی شنگار چارەسەر بکەن چۆن ئەتوانێت ئیدارەی شنگار بکەن بەداخەوە ینی شنگال ناکۆکی و سراعاتی توانم بێجگەی لای مەحەلی حتەی هەرێمیش کەوتوتە شنگار وە لەوێ سیراع و شەڕی ئەجینداتە لە شنگارەوە لە دوایش دەکی قوربانیادا هەر ئێزدیەکان قوربانیادان هەر ئێزدیەکان کە پێش ئێستا تووشی دەردەسەری بوون ئێستاش چاوەڕان کرێت تووشی ئەو دەردەسەریە بن و وەزعەکان لێ تێک بچوتوە خراپن و نەتوانن بگەڕێنە لە سەر شوێنی کار و خێرە من بانگوازم ئەوەیە بەڕاستیش تایبەتمەندیەک بە شنگار بدەن و هەموو پارتە سیاسەکان بۆ وەزعی شنگار بۆ وەزعی ئێزدیەکان وەک خصوصیەتێک لەوێ بتوانن پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بۆ ئیدارەدانی شنگار و چارەسەرکردنی ئەو گرفت و مەشاکلانە کە لە شنگاران.